طبعا لا تناموا لو أن نزان سيوكو أويك بلي أما دولارك دران دويتيان طبعا أما الدولار بلا ندراوة أم حقيقة دولار أما جنامي دولار أبي زور بيويست أمشتانا بزاني بويك لا إخبار دروينة كان تيبقين كلا شاشة كان در خوارد ما ندن خوش ويسا دولار توشي تشيشي چي زور قورة بوا دولار تزويره كالباسم كدو در سكان رابردو ده بويك الدولار حتى تاب بكري نرخي دا آبازي جيهان توشي هر تشيشيك بيت دولار دا آبازيت بو توشي ونخوشي أبي لبري دولار كاغزة تاب أكري دولار يعني زيري لقل دانن راوه حتى استاكا بابلين جيشو تا استاكا 2020 جيشو تا حالتك كها لناو تسوى وها لناو نتسوى يعني بس إعلان نكرا أجينا لناو تسوى أم جرافيكش بوتان شيكهم بويك زور حالي بن أو دولار لجيل فانتان ده أقدار بن وكو 25 زبطانية كي خومان كرساي نوطة كان إفلاسي كرت كذا مالك كي خوي أوي كهيبو هيبو هيز قيمتي نكرت يعني وكو بارة طبيعي كعراق طبيعية كرت لنوطة كان كهرتن تابية كرت بارك بقيمته أم دولارش بها ما شيوا لصالي 1913 صديق زياتر تيبريوا بس تاب كردني أم دولار حتى أم دولار زياتر تاب بكرت بقيمته بيت ونرخ كيدا أبازيت حتى زيهان زياتر توشي تشيشي أمني وآبوري اقتصادي بيت أم دولار زياتر دا أبازي وكو إستاك الروحكي دولار تان نشانه دم كبزانه أما الدولار بالايتشي بس زواني هي لصالي 1913 صد بقوة بوه باشا بريسا كان أما $100 كيه تواو أما هيك لك لو كاتيك تابا مني دولار كوتا جر كيفي بانك كان خاوند بانك زلهيزا كان دولار أمريكي نية لو تابا كريه بلام أمريكي نية هر وقت شون سياري برازيلي نية خوي بلام فاوفيبو فولكس فاجن ألماني وبلام لبرازيل تيك أخرى هر أون خلاص نخو برازيلي نية أصلا برازيلي نية أمش بماشي الدولار تنها اللي تسابق كده نا علاقة بحكومة أمريكا إذا نبقى لك شيء هر دولار قرضداري أم خاون تسابق مني دولارنا كحكم هم زيهانكات باشا أما $100 كطواو بطواوي كاملة هي عيبينية طواو أم دولار ورده شكا دابزي تساب كده بمليارها تساب كده دابزي تاسع نصد 23 كان دابزي يتر هات ايكوان توش تشيشي بو لصالي 1929 او تكبابون باس كردن توشي تشيشي بشكا كان بو كسيزدا مليون بشك افلاسي كرد شكا دولار ديسان دابزي حتى صال 1934 كبيماناين بروتون وودز بسترا لنيوان 34 ولاتا كتسلسال ولات سوا شكران دزقل روسيا او كاتك الرازينه بالدولار بيتا ولاتا كيتسوك الدولار بأوروبا كرا ويسان بقى زيهانيش بكري بهمو زيهانا لم بيمانا بريتون وودز كالصالي 1934 بسترا بريار درا كا دو بانشي تر دا بمزري صندوق نقدي دولي وبانشي دولي بويك قرض بدن دولار بدن بهمو زيهان بويك همو زيهان داجير بكري باش بزان هر ولاتك دولاري تدا ومعامله بدولاري كرتاو او ولاتا دستي لي بشوه يتدبي بنار بچشي ناوخو بچشي اخلاقي بچشي گنز بچشي نوي قرضدار بچشي لداغ نبون لبار بردن چشي هاو سرجيري طلاق ابي امشتانه حال دروز بيت سوك دجال كدي بتديت هي بو زوره ديت خو بقاتو ربا نائب افندي بلكاك ور بقلم كوندي اگر دو شقتان لي ادم نا او نا بدولار ديت باركت داجيرك ولاتك داجيرك خزانك هل وتشنت هل اوشنتو گنزك سر خوشكات گنزك سر بوشكات افرتان بيزلو برگكات اما سياستك عزيزان خزو السيره والله لا سردمك بيجي نزان شي سردمي او سردمي اخوما بتسو انالينين سيرك لبيمانه برتون ووت وتبو هر يك اونس زير كاونس اكسندا سيرك اما اونسا سيويا جرامو بوينت يك جراما سيويكو بوينت يك جراما كاكات الشج مسقالو شتيك شج مسقالو شتيك بتصندي داندرا بو هر اونسك زير يعني شج مسقالو اون دا ابي $35 تساب بكري يعني ابي ام كومبانيايا كلا صار 1916 كوتا جر كيفي خوي تساب $80 كوتا جر كيفي خوي بو هر $15 $35 كتساب بك ابي شج مسقال زياتر زير دابني او زبو هي $35 تساب بك اما لبيمانين بريتون وودز سال 1934 باش بيمانا كات بسترا تساب كده بتريليون تساب كده بار دابزي هر دابزي حتى صار 1967
کە تووشی چ بوو نیکسۆن شۆک سیر بگەڕن سەر تاریخ ئەوانەی دەرسەکانی ڕابردوش باسم کردووە نیکسۆن شۆکە ڕووی دەکە بەڕەسمی بڕیار درا کە خەڵچینە کە بابن چارلی دیگۆل سەرۆکی فەڕەنسا کەشفی کرد کە دۆلار درۆیە کۆپی کراوە و ئەو پەیماننامەیە ئەو قسانێک کە لە پەیماننامەی برێتون ووت کرابوو کە 35 دۆلار بۆ هەر 31 گڕام زێڕدا بنێن درۆ بوو چاپ کرابوو ئەو زێڕە لە جیهانیشە بوونی نییە لە گوێرەی ئەو هەموو دۆلارەی کە چاپ کراوە بۆیشە لە ساڵی 1970 لە 15/8/71 نیکسۆن شۆک مەشهورە یعنی سەدمەت نیکسۆن کە بەڕەسمی سەرۆکی ئەمریکا ڕایگەیان کە دۆلارەکەی جیرفانتان تەزویرە و زێڕی لەگەڵدا نەدراوە ئەمە تەحمل ئەو هەموو زێڕە ناکەین ئەکە ئەو هەموو دۆلارەکە چاپ کراوە بە جیهان کراوە تا ئەو دۆلارە جیرفانتان ئیشی پێ بکەن و تا خوا ڕەحمەتمان پێ ئەکات هەر بەو نەسە باشە لە ساڵی 1970 دیسان دۆلار شکا بزانە چەند دابەزی شکا دۆلار ئەو هەروە بێقیمەتە بێ و هەروە نرخی دابەزێت هەتا ساڵی 1970 ئیتر گەورەترین چەواشەکاری گەورەترین بە کۆلایەتیکردنی مرۆڤەکان یاخود گەورەترین پرد بۆی کە ئەم دەسەڵاتداران بتوان هەموو جیهان داگیر بکەن بە تایبەتی وڵاتەکانی ئیسلامی کە نەکەو بە ژەڕەکەوی خۆیان بەچاچی تا لە پەیماننامەی هێنری کەیسەنجەر و مەلیک فەیسەڵە کە ئەم دۆلارە تەزویرە نەوتی لەگەڵ قایم کرا گوتیان مەلیک فەیسەڵی ئەگەر نەوتەکە بفرۆشت بە دۆلارە تەزویرەکەی ئێمە لێ ناگەن تۆ لەسەر کورسی لا بکەویت هەر کەسێکی دژی تۆ بوو ئێمە ئەیکەین بە تیرۆریست و بە ئێڕەهابی و چی لێ ئەەکەی وەی لێ بکات چی لێ ئەەکەی وەی لێ ئەەکەین وەلو ئەگەر ڕیشی 1 مەتر درێژ بێت و وەگە سەلەفیش بێ هەر شتێک بێت وەلو ئەگە خزمی گیانی بە گیانیش بن باشە بزەبن لەو کاتەوە لە ساڵی 1970 ئەو بنە ماڵێت چی ئەکەن چی ئەخۆن چی ئەدزن احتیادیە لە سەرۆکەی خۆیان کە خاوەن دۆلارەکان پشتگیری لێ ئەکرێتن و هەر کەسە دژیان بۆستێتەوە تیرۆریستە ئێڕهابی ئەمە باش بزان ئەمەیە پێوەری بە تیرۆریستکردنی هەر کەسێک زاو کەسە شوعی بێ شیعە بێ بێدین بێ بەدین بێ سەلەفی بێ هەر شتێک بێ مادام هەست درک بەو دۆلارە ئاکات کە ئێوێ پەیماننامەی هێنری کەیسەنجەر و مەلیک فەیسڵ هەڵوەشێنتەوە یاخود پلان دابڕێژێ ئەوە چیتە ناو قالبی لیستی ڕەشەوە ئەو باش بزان کەواتە ئەو شەڕ ئێستا لەگەڵ ئێران هەیە بە هەمان شێوە لەسەر ئەو پەیماننامەیە بەگشتی لەسەر ئەو دۆلارەیە و بە تایبەتیش لەسەر ئەو پەیماننامەیە کەواتە لێوێشەوە دیسانەکە هەر چاپکرە زیاتر ڕوحێکی وەبەر کراوە هەر چاپکرە چی لات دۆلار هەر شکا هەتا وای لێ هاتووە ئەم دۆلارە زلە سەیرەکان دڕاوە هیچی نەماوە مەیتەکەی خێریکە ئەکەوێک درێژ بە تا ساڵی 2003 ئیتر 2013 ئەوە 2009 سەیرکەن لێرە نەماوە تا ئێستاکە هیچ ڕوحەکەی چ ماوە ئەوە ئێستاکە ترامپە ئەوە یەخەی چی گرتو یەخەی زەریبەی گرتووان پارەکە ئاگادارون پار ئەو هەموو زەریبەی لەسەر وڵاتەکان زیاد کرد و گومرجی لەسەر زیاد کرد و کاڵایەکانی لەسەر یەکێتی ئەوروپا و لەسەر سین و پارەی سەچی فرۆشتە خەلیج بە ئیجباری و وەڵحاصل یەخەی پارەی گرتووە چونکە لە ناو خۆیدا فەشەلی هێناوە دۆلارەکەی نەماوە ڕوحی لەبەردا نەماوە ئەگەر چەند پێ منە 2016 باسم کردکە وتم دۆلار ڕوحی لەسەری لوتیەتی ئەگەر بەو ئامارە بێ لەسەری لوتیشی دەرچووە باشە کەواتە مردووە بەڵام هێشتا ڕانەگەیان درراوە زۆر کەسەکە ئەمرێ ڕناگەێنن هەتا شتێک بە شتێک ئەەکەن و ئەوتر ئەو کاتە شتەکە ڕاگەێنن ئەمەش بە هەمان شێوە شادراوەتەوە ڕۆحی نەماوە تەواویی خەریکی لە ناوچوونە بۆ ئێستا دۆلار با بڵێن ترامپ لەو بینەدایە ئایا شەڕ بکە هەروەی شەڕ ناکە هەروەی تووشی ئەم ململانەیە بوو لە ناوخۆی خۆیدا چونکە ئەگەر شەڕ بکات دۆلارەکەی زیاتر دابەزێت پێویستی بە چەندین دۆلاری تر هەیە کە قەرز بکات لە خاوەن بانکەکانی کە سەرۆکی بانکی احتیاطی فیدرالی ئەمریکینە بەناو فیدرالی و احتیاطی و ئەمریکی و دۆلارەمە هەر هەمووی درێ کاغەزێکە و تاو ناوی لێ بێتی ناوچ لێنێ باشە کەواتە ئەم دۆلارێک کە ئەمریکا ڕوحی ئەمریکا دۆلارەکەیەتی دۆلارەکەشی تەزویرە نەماوە ئەوە بە هەموو پێوەرەکان بە هەموو با بڵێن ئامارەکان و ژمارەکان و تاریخی دۆلار نەماوە بۆیە ئەو پارێکە لە جیرفانتانە ئاگادارم ئەگەر دۆلارە بیکەن بەچ سەیرەکەن ئەمە ڕوحی دۆلار هەتا هاتیە لاواز بووە سەیرکەن ئەمەش ژیان نامەی زێر باشە کە زێر دەبا لەگەڵ دۆلاردانرابێت زێر لەگەڵ دۆلاردا نەدراوە زێر ئەو زێرە کە لە جیرفانی خۆت ئاگادار بە هەرچی دۆلارتان هەیە بیکەن بە زێر بەخوای نەکەن بە زێر ڕۆژێک دادێ ئەم دۆلارە ڕائگەێنێت کاکە لە ئینعاش بوو کە هینامان دەرێت تەواو بوو تەواو ئێستا لە ئینعاشە لە چاودێری چڕدا نازانین مردووە یان زیندووە بەڵام ئەزانی لە ئینعاشدا ژیانی خەتەرە
ئێمە گومانمان لەوەی کە مرد بێ بەڵام ڕانەگەیاندرابێ ئەوەیە دۆلار کە نەما وەکو 25 جاران نامێنی تەواو وەکو پارەکەی عێراق و ساڵی نۆتەکانی لێدێ